چەساندنەوەی جەماوەر و کوشتنی هاوڵاتیان بە ناوی شۆڕشەوە. کرمانج گوندی لە کتێبی 30 ساڵ خەبات و وڵاتێکی وێراندا دەڵێت شۆڕش کەم و زۆر خوێنی ڕۆڵەکانی خۆی دەخواتەوە. ئەم سروشتە وەکو حەقیقەتێکی تاڵ لە ناو زۆربەی شۆڕشەکاندا ڕەنگی داوەتەوە. شۆڕش ئەگەر خوێنی تاکی خۆشی بخواتەوە هێشتا نابێت جەماوەرەکەی بچەوسێنرێتەوە. ئەو جەماوەرەی کە لە ژێر گوشار و جەورێکی زۆر بۆ ئایندەیەکی ڕووناک ئەم شۆڕشەی خستووەتە سەرشانی. جەماوەرێک کە ڕۆحی شۆڕش بە هەموو گیانی خۆی دەپارێزێت نابێت لەلایەن کاربەدەستانی شۆڕشەوە ئاوا لەگەڵی بجوڵێنەوە. نەتەوەی کورد کەم نەتەوە هەیە خۆی لە شانی بدات و هەبێت کە بارتەقای ئەم ئامادەی خەبات و قوربانیدان بوو بێت. هەروەها کەم بزافی چەکداری هەیە بە ئەندازەی بزافی چەکداری کورد خراپەی لەگەڵ خەڵکی خۆیدا کردبێت. لە هەر شوێنێک شەڕ ڕووی دابێت ئافرەتان بە هەموو توانایانەوە خواردنیان بۆ شۆڕش دروست کردووە. پیاوەکان برینداریان چارەسەر کردووە و هەردانەیەکیان شەهید بوو بێت شینیشیان بۆ گێڕاوە. زۆربەی زۆری لەشکرەکانی کورد جوتیار بوون. لە پاڵەوەشدا گوند و کێڵگەکانیان بوونەتە مۆڵگەی شەڕ و شۆڕش. زۆر جار ماڵ و حاڵیان وێران بووە و هێشتاش هەر دەستبەرداری شۆڕش نەبوون. لە شۆڕشی نوێدا جەماوەر لەلایەن هێزە ڕاویارەکانەوە پەرێشان کرابوو. سوکایەتیان پێکراوە و سوکایەتی بە ئاداب و نەریت و ئاینەکانیشیان کراوە تا دەگاتە گرتن و تێهەڵدان و ڕوودکردنەوە و کوشتنیش. هەموو ئەمانە لە شۆڕشدا بەرامبەر کورد کراون و هیچ کەم لەمانەش کاتی نەبوون و هەمیشە بەردەوامیان هەبوو. بۆیە ناکرێت بڵین سەرکردەکان ئاگاداری ئەم زوڵم و کوشتنە نەبوون. پارتە کوردستانیەکان لە بڵاوکراوەکانیاندا خۆیان بە چەپخواز و نوێنەری زەحمەت کێشان و دژمنی فیۆدالیزم دەزانی، بەڵام لە کردار و کردەوەکانیاندا بە تەواوەتی پێچەوانەی ئەو کارانەیان دەکرد. لە ڕۆژی 13 ساڵی 1970 سەرکردەیەکی خۆ بە مارکسیزانی یەکێتی لە گوندی چوخماخ پیاوێکی بە ناوی حاجی حسێنی ژاژڵەیی لە ناو مزگەوتەکەدا سەرۆخوار هەڵواسی و بە بەرچاوی خەڵکەکەوە ئەوەندەی لێدا هەتا هەر لەوێ و بە هەڵواسراوی گیانی سپارت. لە بریەوەی ڕێز لە مزگەوتەکان بگیرێت کەچی بە ناوی چەپخوازی و شۆڕشەوە مزگەوتەکانیشیان کردوونەتە کوشتارگە. کەسانێکی زۆر کە پارەدار بوون بە زۆر پارەیان لێ ئەسەندرا و خۆگەر ئامادە نەبوونایە پارەکە بدەن ئەوە دەکوژران. هەموو شۆڕشێک لەلایەن هاوڵاتیەکانیەوە هاوکاری کراوە، بەڵام هیچ شۆڕشێک وەک ئەم شۆڕشەی کورد بە هەڕەشە و گوڕەشە پارە و سامان لە خەڵکی وەرنەگیراوە. پێش هەرس هاوڵاتیەک هات و سکاڵای کرد و وتی بارێک تووتنم پێ بووە و دەمبرد بۆ شار، لە چۆمان بنکەیەکی لێبوو و هاتوونەتە بەردەم و گوتویانە تۆ بارت پێیە و دەبێت گومرگ بدەیت. لەوێ 100 فلسم لێوەرگیراوە کە لەوێ تێپەڕیم گەشتمە پردی بەرسین، لەوێش بنکەیەکی لێبوو هاتنە پێش و وتیان تۆ ئەبێ گومرگ بدەیت. منیش وتم گومرگم داوە و ئەوانی ژووتیان ئەو گومرگە نابێت و ئەمەی ئێمە ڕاستیە. بۆیە وتم چەندێکە و وتیان ڕوبعێک، لەوێش ڕوبعێک گومرگم دا و کەوتمەڕێ. دواتر گەشتمە هەیبەت سوڵتان، لەوێش بنکەیەکی لێبوو لێم هاتنە پێش و وتیان تۆ بارت پێیە و ئەبێت گومرگ بدەیت. من وتم 2 جار گومرگم داوە خۆ بە نیازین ڕوتم بکەنەوە. دانەیەکیان لێم هاتە پێش و زلەیەکی لێدام وتی زمان درێژی مەکە و گومرگەکە بدە، ئەگەر نا ڕێگەت نادەین تێ بپەڕیت. وتم چەندێکە؟ وتیان 9 دینار. لەوێش 9 دینار گومرگم لێ وەرگیرە. ئەمە ئەو شۆڕشەیە کە بە ناوی کوردستان پەروەریەوە ئەنجام درا، چونکە ئەم جۆرە شۆڕشە تەنیا بۆ ئەو بوو هەر لایە و زۆرترین هێز کۆ بکاتەوە. ئەمەش بووە هۆی ئەوەی کەسانێکی زۆر بە ناوی شۆڕشەوە پارە و سامان لە خەڵک وەربگرن و خۆیان بە ناوی شۆڕشەوە دەوڵەمەند بکەن.